وردە چاوەڕێ بکەن ئەم ژنە بێ بە ژنی کوردی باشە؟ بەخێر بێ بۆ میدیای کوردی بەخێر بێ بۆ ترێن 964. Anything else to the Kurdish viewers? بژی کوردستان. Say it with some heart. بژی کوردستان. فێر بووە ها ئەوریان ئیشی من جوانە. شەرمەکە چی شای. ماشەڵڵا زۆر جوانی. ئەی هەزار ماشەڵڵا سوورە و قلەکەی جارە سڵاو. بەخێر بن بۆ ترند 964. سوورەگیان دوجار نهێنەکەی ئاشکرا کرد ئەمە کەپڵە جوانەکەیەتی سوزانە. کیژۆڵێکی جوانی ئەمریکی بەڵام لێستەوە سوورەی برام دەستی خۆی وەشاندووە و جلێکی جوانی کوردی لەبەر کردووە. جاورن با ئێوەش وەک ئێمە ئەم بووکە نازدارەمان بناسین. بۆ یەکەم جار لەگەڵ سوزانە لە میدیای کوردی دەردەکەون. ئێستش زۆر دڵخۆشم چونکەمە یەکەم جارە بۆ میدیای کوردی کە هاتم لەگەڵ خۆشەویستی من ئەمە ناوی سۆزانەیە و ئەمڕۆژ بۆ یەکەم جار لەسەر سۆشڵ میدیاکانی من ڤیدیۆک بڵاوم کردووە و دەموچاوەکەی ئەو پیشانمانیایە و ئێستا هەموو کوردستان سۆزانە ناسن و ئەم کچە جوانە ناسن کە کوردستانی خۆشەوێ ئەو شتانە. هەربیستم تۆزێک باسی چیرۆکەکەمان بکەین. بەخێر بێ welcome to Kurdish media for the first time. شەرمەکە چی شای. سوورە بۆستە با من پرسیار بکەم بەڵام تۆ نا بووکەخان باوەڵام بداتەوە. چەندێگە بێ کە پڵاندوتانە؟ 3 years and 4 months. 3 years and 4 months. 40 months. 3 ساڵ و 4 مانگ ئێمە پێکوە بووین. ئاگ بژین باشە پێم بڵێن چۆن یەکتان ناسی؟ We met at a conference in Costa Rica for expat kids who live, American kids who live overseas. And then we were on the same flight back. Yes. So we sat in the plane. Because you were visiting Panama, which is where I lived. Yep. Rasaga. And he said, "Oh, my brother gets motion sick in the back of the plane. Can you trade spots with me?" And I said, "Sure, I'd love to." I did not know that. And then she sat next to me. And now, yeah. Rasaga. منیش بە کوردی ئەڵێمەوە چونکە وە بزانم باشترە ئەگەر من تەرجمەکەم چونکە ئەو خۆ کوردی فێر نەبووە بەر تۆزێک. ئێمە لە کۆنفەرەنسێک تۆزێک تێگەی یۆنشتێ منم سێنگ هەندێک کات بەڵێ ئێمە لە کۆنفرەنسێک بووین بۆ گەنجی ئەمریکی کە لە دەرەوەی وڵاتی خۆمانەژین. یعنی من لەو کاتە لە پانەما بووم ئەو لە کۆلۆمبیا بوو ئێمە خۆمان لە کۆستەریکا لەسەر لەناو ئەو کۆنفرەنسە بووین و وتم ئەو کچە زۆر جوانە تۆزێک قسەمان کردووە بووین بە هاوڕێ و دوای ئەوە لە ڕێگا بۆ ماڵەوە ئەو لە هەمان فڕۆکە بوو لەگەڵ من و زۆر قسەمان کردووە لەو کاتە و یەکسەر ئەم کچەوتی ئەم کوڕین قۆزە ئەمەوێ لەگەڵ ئەو بم. I said you said I want to be with that handsome guy. ماشەڵڵا زۆر جوانی. ئەرە وەڵڵا ماشەڵای دەوێت. باز لە سەرەتاوە دوو ناوتانوت ئێستا کامیانە سوزانە یان سۆزان؟ Yeah, now I'm Susanna. Rasaka. Your name is, what's your name? Susanna. Susanna is your actual asli Amriki American name. And then how do we make it into Kurdish? What do they call you in Kurdish? They call me Sozan. Sozan. Oh, now Kurdiya. But and it's basically the same thing. Yeah. How do you be? Susanna, Amrikiya, Sozan, Kurdiya, Hamanstani. It's the same thing. ئێوە هەمووتان سوورە دەناسن. کێڵب مەکڵم ئەو کوڕ ئەمریکیەیە کە بەهۆی کارەکەی دایک و باوکیەوە لە سلێمانی گەورە بووە. هەر لەوێ ناوەکەی گۆڕا بۆ هەرێم و هاوڕە نزیکەکانی باهۆی سوور و سپێتیەکەی پێیاندەوت سوورە. ئیتر خۆی پێی خۆشە هەر بۆ ناوەبانگ کرێت. هەرچەند دڵنیام سوورە زۆر بە جوانی باسی کوردستانی بۆ کەپڵەکەی کردووە. بەس با لە خۆی بپرسین سۆزان سوورە چۆن کوردی پێناساندی؟ He's taught me a lot about the history of Kurdistan and the part of the world that it's at, because I haven't visited or been anywhere near the Middle East. Yeah. So I learned a lot about its history. I've learned a lot about its food and culture. Kurdish food. Do you like Kurdish food? Love Kurdish food. That's right. What kind of food do you like? The yabrach. Yabrach. Fair boa, ha, Orian? Ishi min juana. Okay, fair boa. Go ahead.
told me a lot. Honestly, Yeah. it's not that I like don't have anything to say. It's just It's there's just like so much I a don't know how to lot. sort Yeah. through it. Yeah. You know about Kurdish politics, Kurdish history, Kurdish opinions, comedy, Yeah. everything. We Everything. talk about it a We lot. listen to Kurdish music. We do. What's the last Kurdish song you listened to? Bassa by By Savo? no. Oh. What's her name? No, that wasn't the last one, but it's the same person. Bassa? Yeah. Kura Bassa. Yeah. Yeah, that's by Savo. Oh yes. Yeah. گۆرانێکی چاکە فێر بووە هەشت لە بیرمە یەکەم جارە کە باسی کوردستانم کردووە بۆ سۆزان زۆر دڵخۆش بوو ئەو خۆ حەزی لە کولتورەکانی ترە و ئەو لە دەرەوە ئەمریکا گەورە بووە یعنی ئەو خۆ وەکو من وایە ئەوەیە کە ئێمە حەزەکەین فێر ببین دەربارەی هەموو کەسی تر هەموو وڵاتەکانی تر هەموو کولتوری تر ئەلی کاتێک کە من وتم من لە کوردستان ژیاوم بۆ حوساوەتی کوردستان تۆ لە کوردستان بووی ئەو بەس یەک جار لە ماوەی نازانم چەند ساڵ لەماوە پێش باسی کوردستانی کردووە لە ناو دەرسی مێژوو لە مەکتەبەکەی ئەو بەڵام دوای ئەوە هەرگیز کەسێکی نەناسیوە کە لەوێ ژیاوە یعنی من زۆر باسی کوردستانم کردووە و بە بزانم ریاکشنی ئەو زۆر جوان بوو ئێستا ئەو چەند هەورەی هەیە کە خەڵکی کوردستانن ئێمە زۆر بێ لە هاوڕەکانمان لە ناشڤڵ لێ لە ئەمریکا کە کۆمیونیتی کوبوونەوەی کوردمان هەیە لێرە چین پێکەوە و دانی کوردیە خۆین ئێمە چای کوردیە خوین هەموو ڕۆژ من و ئەو چای کوردیە خۆین هەموو ڕۆژ ئەمەش جلی کوردیە هی H&L Designs لە سلێمانی یعنی ئەو ئێستا وردە چاوەڕێ بکەن ئەم ژنا بێ بە ژنی کوردی باشە؟ وەڵا برا پێت دەکرێت دەی باشە بابزانین سۆزان چەند وشەی کوردی فێر بووە چۆنی that's good خواحافیز خواحافیز ئافەرم چیتر what else you don't know that one Yeah, I learned that one. there's a big one Biji Kurdistan. بژی کوردستان ئەوە مۆندیال نزیکە و بەشێکی زۆر لە یاریەکان لە ئەمریکایە سوورە پلانت چیە لە مۆندیال بەجلی کوردی و ئاڵای کوردستانەوە دەردەکەویت من بەڵێ دێمەوە لەگەڵ ئاڵای کوردستان ئاگاتان لێبێ چاوەڕێ بکەن ئێمە پلانێکی گەورە و جوانمان هەیە بۆ مۆندیال زیاتر باسی ئەوە ناکەم چونکە نازانم پلانێکی زۆر گەورەیە نازانم ئەگەر توانم باسی کەم ئێستا بەڵام هەر ئامادە بن چونکە پرۆژەیەکی زۆر گەورەم هەیە بۆ مۆندیال و وابزانم شتێکی زۆر جوان بێ دڵی هەمووتان بێت و بەڵێ ئاڵای کوردستان جلی کوردی هەموویە هێنین بۆ مۆندیال یعنی شتێکی زۆر گەورە بێ بەڵام بەداخەوە ئەو نایە هەر من خۆم ئەچم بێ ئەو I'm going without you. Yeah, I'm gonna go. What country am I supporting this year? America? Yeah, ڕاستەکە وڵاتی خۆم ئەمریکا ئەی هەندەری کام هەڵبژاردەیت ئەگەر کوردستان تیپێکیان هەبوو ئەبێ بە کوردستان بەڵام بۆ ئێستا ئەمریکا دەی سوورە خۆ تازەم شتانە لە بینمان نەما خۆ دوتت بە تەمای هاوسەرگیری بکەن وایە ئێمە وتمان لەوانەیە دوای ساڵێکی کا maybe one more year we'll be married like after I graduate کاتێک کە من تەواو بووم لەگەڵ زانکۆ ئەی خۆ حەفلی بۆ دەکەیت جا ئەمەیان کوردی دەبێ یان ئەمریکی یەڵە پێمان بڵێ Probably both. Both? Yeah. How's that gonna work? I think we'll have a small American wedding, and then hopefully do something in Kurdistan at some point. So a small family wedding in Yeah. America and then a big Kurdish wedding in Kurdistan يعني دو جار زواجكين 2 times we're gonna get married but after which one are we actually married come Yana Whichever one happens first. باشا ئەی خۆ بەخۆشیتان بێت و 964 لە ئێستاوە پیرۆزبایتان لێ دەکات سووری ئازیز بۆ یەکەم جار هەر لە 964 ئاشکرای کرد کە کیژێکی جوانی ناسیوە ئەو کات نهێنیەکەی ئاشکرا نەکرد بەڵام لەسەر وعدەکەی خۆی بوو ئەوە تا هەمووشتی پێوتین هاوریان ئەبێ پێتان بڵێم من کێشەم نییە ئەگەر من لە داهاتوو زەواجەکەم لەگەڵ خەڵکێکی کورد لەگەڵ کوردێک دڵخۆش بم تەواو کێشەم نییە بەڵام ئەبێ بزانن کە ئێستا کەپڵم هەیە و ئەو خەڵکی کوردستان نییە کەپڵەکەم ئێستا خەڵکی ئەمریکەیە بەڵام ئەو لە دەرەوەی کوردستان ژیاوە یعنی ئەو تێئەگە کولتورەکانی جیاواز و زۆر خۆشەویستی هەیە بۆ کوردستان یعنی ئەبێ بزانن کە کەپڵەکەم ئەمریکیە بەڵام ئێستا دڵی ئەو ئەگۆڕێ بە کوردی سوورە خۆبیرت ماوە تقریبا 2 ساڵ لەمەوە پێش من ئینتەرویوم کردووە لەگەڵ ترێن 964 وەش قورسە بۆ من نازان بۆ ترێند 964 و باسی کەپڵەکەمم کردووە باسی خۆشەویستیەکەم کردووە
ئێستا زۆر دڵخۆشم کە ئەو لێرەیە لەگەڵمان لەسەر ترێن 964 شتێکی زۆر زۆر جوانەوە چونکە لەو کاتە نەمتوانی ناوی ئەو بڵێمیان دەموچاوکی پیشان بم بەڵام ئێستا ئێمە لێرەین پێکەوە بەخێربەی سۆزان بەخێربەی بۆ میدیای کوردی بەخێربەی بۆ ترێن 964 Anything else to the Kurdish viewers? Bijji Kurdistan? Say it with some heart! Bijji Bijji Kurdistan! Oh, and then now you can say Khosh Halbum. That's like nice to meet you. Oh, Khosh Halbum. Aferin. Khosh Halbum. Khosh Halbum. Aferin, aferin. Dasta khosh be.